سڵاو لە خوشکان و برایان، خوددا خۆشەویستیە لە یەکەم یوحەنا بەشی 4 ئاەتی 7 تا 21. خوددا خۆشەویستیە، خۆشەویستان با یەکتریمان خۆش بوێ، چونکە خۆشەویستی لە خودداوەیە و ئەوەی کەسانی دیکەی خۆش دەوێت لە خوددا و لەدایک بووە و خوددا دەناسێت. ئەوەی کەسانی دیکەی خۆشنەوێت خودای نەناسیوە، چونکە خوددا خۆشەویستیە. بەم شێوەیە خۆشەویستی خوددا لە نێوانماندا دەرکەوت. خوددا کوڕەتاقانەکەی خۆی ناردە جیهان تاکو و بەهۆیەوە بژین. خۆشەویستی لەمەدایە، نەک ئێمە خوددامان خۆشویست، بەڵکو ئەو خۆشی ویستینوە کوڕەکەی بۆ کەفارەتی گوناحەکانمان نارد. خۆشەویستان، ئەگەر خوددا بەم شێوەیە خۆشەویستین، پێویستە لەسەرمان یەکتریمان خۆش بوێ. هەرگیز کەس خودای نەبینیوە. ئەگەر یەکتریمان خۆش بوێ، ئاوا بە یەکگرتووی لەگەڵ خوددا دەژینوە، خۆشەویستیەکەی لە ناخماندا تەواوە. بەمەدا دەزانین کە ئێمە بە یەکبوون لەگەڵ خوددا دەژین و خودداش بە یەکبوون لەگەڵ ئێمە دەژیت. ئەو لە ڕۆحی خۆی پێداوین. ئێمەش بینیمان وشایەتی دەدەین کە باوک کوڕی خۆی ناردووە بۆ ئەوەی ببێتە ڕزگارکەری جیهان. هەر کەسێک دانی پێدا بنێت کە مەسیح کوڕی خوددایە، ئاوا خوددا بە یەکگرتووی لەگەڵ ئەو کەسەدا دەژیت، ئەویش بە یەکگرتووی لەگەڵ خوددا دەژیت. ئێمە ئەو خۆشەویستی خوددا کە بۆ ئێمەیە ناسیمان وە باوەڕمان پێکرد. خوددا خۆشەویستیە، ئەوەی لە خۆشەویستیدا دەژیت ئاوا بە یەکگرتووی لەگەڵ خوددا دەژیت، خودداش بە هەمان شێوە لەگەڵ ئەودا دەژیت. بەم شێوەیە خۆشەویستی لە نێوانماندا گەیشتووەتە تەواوی تاکو لە ڕۆژی لێپرسینەوەدا دڵنیابین، چونکە ئێمەش لەم جیهانەدا وەک مەسیح دەبین. خۆشەویستی ترسی تێدا نییە، بەڵکو خۆشەویستی تەواو ترس دەردەکاتە دەرەوە، چونکە ترس لە سەزا دێت. ئەوەی بترسێت لە خۆشەویستیدا تەواو نەبووە. خۆشمان دەوێت چونکە یەکەم جار ئەو خۆشەویستین. ئەگەر یەکێک گوتی خوددام خۆش دەوێت وەڕقی لە خوشکی یا براکەی بێتەوە، ئەوە درۆزنە، چونکە ئەوەی خوشک وە براکەی خۆی خۆش نەوێت کە بینیوێتی ناتوانێت خودای خۆش بوێ کە نەیبینیوە. لە ئەوە ئەم ڕاستپاردەیەمان دراوەتێ، ئەوەی خودای خۆش بوێ با خوشکەکە وە براکەشی خۆش بوێ. هیوادارم هەمووتان لە خێر و بەڕەکەت دابن لە ناوی یەشوعی مەسیح. ئامین.